باسکردنی ئەو بابەتانی کە تایبەتە بۆ خۆناغا بۆ ئەندامان و کادرانی ئەمزاریش بەڕێز وەزیری ئاو بە پرسی شکردنەوەی ئەو بابەتانی کە تایبەتە بۆ خۆناغی و بۆ بەچاوڕوونی ئەندامان. ئایا ئێمە دەتوانین دەستکاری پاشەوتی موزە بکەین و پێداسنوێ بکەین چونکە من لەوڕۆ باسم کرد کە کاتێک ئێمە ئەو سیستەمی پاشەکەوتی موزە برا لێ سەدراوە کە نرخی نەوت دابەزی بۆ 27 دلار و ئەو ڕسومات و بازێکی ئێستا کە چەند قات زیادی کردووە بەم شێوەیە نەبوو. من هەز دەکەم داهاتیش زۆر زیادی کردووە و نرخی نەوتیش باش بەرز بۆتەوە بۆیە وەکو ئەندامێکی ئەم ئەنجومەنە داوا دەکەم کە پێداسنووی پێ بکرێت. لە وەڵامدا ئەم وەڵامەکە ومێد دەکەم کە ئەگەر بەڕاستی قەزێکی گرنگە و پەیوەندی بە ژیانی گوزەرانی خەڵکەوە هەیە و من دەزانم خەڵک بە شێوەیەکی گشتی و فەرمانبەرانیش بە شێوەیەکی تایبەتی ژیانی گوزەرانیان خراپە. سنی پەرلەمان و هەموو ئەمانە بتێونە تێبەڕاستە و خۆ ناڕاستەخۆ کاریگەری لەسەر ئەدای حکوومەت هەبوو بەگشتی لەو نێوەندەشدا ئێمە وەکو تیمی وزاری کە لە حکوومەتی هەرێمی کوردستان تیمی وزاری کۆمەڵ ئیسلامی کە بەشداریمان کردووە بە دڵنیاییەوە کاریگەری هەبوو لەسەری شوکارەکاری ئێمە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هەوڵمان داوە بەو ئیمکانێتە مەحدودەی کە لە بەردەستمانە بووە بەو توانە کەمەی کە لە بەردەستمانە بووە هەوڵماندا ئیتقانی باشکەین و جددیتر بۆ بەرنامە و پلان کار بکەین لەنا ئەو دامەزراوانەی کە بەدەستی ئێمەوە بووە. بۆیە حتمما ئێستا خەڵک و جەماوەریش کارەکان ئەبینن بەگشتی ئەتوانن هەڵسەنگاندنی بۆ بکەن و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش هەڵسەنگاندن ئەکا بۆ کاروباری دامەزراوەکانی خۆی لەو نێوەندەشدا دامەزراوەکانی کە کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتی ئەەکەن لە ئاستێکی باشدان بەپی